تاکە کاندیدی کۆمەڵی دادگەری لە بازنەی سی سلێمانی هەورامانی بەسەر کردە و لە نزیکەوە گفتوگۆی لەگەڵ هاوڵاتیان کرد. کارنامەی بۆ خولی داهاتووی پەرلەمان خستە ڕوو. هاوڵاتیانش لای خۆیانەوە سەرنج و پێشنیارەکانیان خستە بەردەم کاندیدەکەی کۆمەڵ تا لە داهاتوودا کاری لەسەر بکات. الله برنجي محمود والله ئەوە نەشت دەڵێم بەخۆشم گوت وتم برنجی محمود ڕکلامی ناوێ ئەمە پیاوێکەوە بەو هەموو ئیمان و عەقیدەوە بەو نیشتمان پەروەریەوە پێویست ناکات ڕکلام کاخۆ نە ئێمە بۆی بکەنێ بەخۆی ئینشاءڵڵا سەرکەوتووە بێ هەموو شوێنێ باش گاڵتێ بێ ناکرێت بەڕاستی جدیە ئەنەکەم وەڵاهی ئەوەنەی متابعەم کرد بێ مامۆستا دەستی خۆش بێ و هەموو ینی جوهدێکی کردووە و بۆ میلەتی کورد و ئاگاداری مەوزوعەکانم و دەستی خۆش بێ و خوای گەورە سەربەرزیکان ئینشاءڵڵا. خۆی هەموو شتێکی باشی کردووە پێویست ناکەم هیچ بڵین و ئەوەشی پێویست بێ بۆ ئەم دەفەرە من داوا لە کاک ئەحمەد دەکەم کە خەڵکێکی زۆرەیە لەم ناوە کە پشتیوانی تەواو لە کاک ئەحمەدی حاج ڕەشی ئەکەن وەفان بۆ ئەوەیش کاک ئەحمەدیش بەدواداچوون بکە بۆ ئیشەکانیان لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی ئەوەی کە ئیشی پەرلەمانتاریە ینی بەدڵسۆزانە پێی هەستێ داواکاریەکانیان بباتە بەغات چ داواکاری بازرگانی بێهی سنوور بێهی گەشتیاری بێم شوێنە بەتایبەت کە هەورامان منتیقەیەکی گەشتیاریە کاک ئەحمەد ئەتوانێت لە زۆر کەناڵ و خزمەت بە دەڤەری هەورامان و سنووری پارێزگای هەڵەبجە بکە. مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئاماژە بۆ دەکات ئەگەر خەڵکی ناوچەی هەورامان و سنوورەکە متمانەی پێ بدەن وەک پێشووتر بەردەوام دەبێت و داکۆکی لە مافەکانیان دەکات. کاری جدی دەکات بۆ بەدواداچوونی مەرجەکانی سنوورەکە و زیاتر ناساندن و گەشەدان بە کەرتی گەشتیاری. لە سیفەتە خراپەکانی کاندید ئەوەیە زۆر بەڵێن بدا چونکە ئایا پەرلەمانتار کاچێتە ناو پەرلەمانەوە ئەتوانێ بەڵێنی ئەجیزەی تەنفیزی بدا بۆیە من یەک بەڵێنە دەم کە ئەوەی لەو پێش کردومە بەردەوامە بم لەسەری ئەوەی هەوڵمان داوە ڕاستیەکەی ئێمە جگەلەوەی کاری پەرلەمانتاری و مراقەبە و دەسەڵاتی تەنفیزیمان کردووە جگەلەوەی لە دانانی یاساکانە ڕۆڵی کاریگەرمان هەبووە هەندێک کاری حکوومەتمان کردووە هەندێک کار کە کاری حکوومەت بووە بۆ نمونە پرسینەوە لە مەرزەکان هێنانی دەرمان مەسئلەی بنزین ئەمانە هەمووی کاری حکوومەتەوە باید حکوومەتی هەرێم بیکەدا مشوری خەڵکی بخواردایە ئێمە پێی هەساوین بۆیە لە مەودواژ ئینشاءڵڵا بەردەوام ببم لەسەر ئەو کارانە. بڕیارە دەیدا هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت و کۆمەڵی دادگەری بە 5 کاندید بەشداری کردووە. مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید لە بازنەی سێ بە ژمارە 25 تاکە کاندیدی کۆمەڵە و پێشتر بۆی چالاکی لە کاری پەرلەمانتاری و جوڵە زۆرەکانی و بەدواداچوون بۆ کێشە و پرۆژەکان بە پیاوی ژمارەکان ناسراوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی بیارە.